سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کۆلێژەکان و پەیمانگەکانمان بە زانکۆڵایەن پارالێل ئێواران کەمترین کۆنمرەی وەرگیراوی چەند بووە بۆ ساڵی خوێندنی 2022-2023. تاوەکو ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن سود لەم کۆنمرانە ببین و وەکو بناغەیەک بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ ببینن. بۆ ئەوەی زانیاری تەواو وەربگرن لە درێژەی ڤیدۆکەمان لەگەڵمان بن. قوتابیان و خوێندکارانی خۆشەویست، ئێمە لەم ڤیدۆیەدا باسی کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئێوە خۆشەویست دەکەین. با بزانین کەمترین کۆنمرەی وەرگیراو بە پارالێل ئێواران زانکۆڵایەن چەندە، تاوەکو ئێوەش سوودی تەواوی لێ ببینن بینەری ڤیدۆکەمان بن. ئێوەی خۆشەویستیش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن تاوەکو بتوانین زیاتر دڵگەرم بین و ڤیدیۆی زیاتر و خزمەتی زیاتر بە ئێوە بکەین. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانیش سوود لە ڤیدۆکانمان ببینن. لە کۆلێژی ئینفۆرماتیکی سلێمانی کەمترین کۆنمرەکان بەم شێوازەیە. کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی سلێمانی بەشی تەکنەلۆژیای زانیاری واتە IT. زانکۆڵایەنی پارێزگا 84.4 و گشتێکەی 90.733. پارالێلی پارێزگا 78.4 و گشتێکەی 90.147. بەشی تەکنەلۆژیای داتابیس 73 زانکۆڵایەنی پارێزگایە و گشتێکەی 80.920. پارالێلی پارێزگا 66.8 و گشتێکەی 77.389. بەشی تۆڕەکانی کۆمپیوتەر واتە نیتووەرک 69.069 زانکۆڵایەنی پارێزگایە و گشتێکەی 79.84. پارالێلی پارێزگا 62.733 و گشتێکەی 73.2. خۆشەویستانی من، ئەمانە بریتی بوون لە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی سلێمانی بە زانکۆڵایەن و بە پارالێل، چکە خۆمانەزانین ئەو بەشانەی کە زانستین ئێوارانیان نییە. ئێوەی خۆشەویستیش ئەتوانن سوود لەم کۆنمرانە ببینن ئەگەر ئارەزومەندن بەو بەشانە هەوڵدەن کۆنمرەی بەرزتر لەوە بێنن، چکە خۆتان نەزانن ساڵانە کەمترین کۆنمرەکان گۆڕانکاری بەسەرادێت. بە هیوای سەرکەوتنتان ئێوەی خۆشەویستیش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، زەنگوڵەکەش ئەکتیڤ بکەن بۆ ئەوەی هەر ڤیدیۆیەکی نوێمان هەبوو ئاگادارتان بکاتەوە. بە هیوای سەرکەوتنتان.